ئەوە دەستپێکەشی کورد لە سەمای بەفری ئێواران ساڵی 1970 ئەو دیوانم چاپ کرد دڵت لەبەر هێنتر بوو مێژوشی مێژووی دڵم بوو دڵت لەناو قەڵایەکی ئاسێ بوو نەدەگیرا کوا دڵەکەت ئەوە ئێستا سەرکردەیەکی ڕووخاوە هەر شەوێک لە مەیخانەیەک دەخواتەوە و دواییش دەبی ئەو شانش لە دیوانی گەلم نەبوویەوە ساڵی 1985 یەکێتی بوون دەچیتە دۆزەخ دەبیت بە خۆڵەمێ ڕۆژێ نیم ساعت بە پێیان دەڵێن هەردووکمان دەڵێین هەڵۆ 14 ساڵە لێرەم و لەوێن دەریشم ئەگەر هاوین بێت ڕۆژ لە دەرەوە بێت هەردووکمان پەلەمانە پێشگەڕانەوەی زستانی ئێدمنتۆن کە بە زۆری 20 پلە لە ژێر سفرە زووتر بڵێن ڕۆژێکی خۆشە قسەی دووەمیشمان ئەو بۆ ئەوەی بێت